لا تەوەری دومی بەیانی باش کوردستانەوە لەگەڵتان بەردەوامین و وەکو پێشووتریش ئاماژەمان پێەیە لەم تەوەرەدا خاتونێکی دەزڕەنگین خاتونێکی شێوەکار لەگەڵماندا ئامادەیە کە پێشووتر ئیشی وێنەکێشانی کردو و لێساشدا بەردەوامە بەڵام جیاوازتر لە ئەزمموی پێشووی لێسادا لە بری کانڤاس قوماش و جلوبەرگ بەکاردێنێ بۆ کێشانی جلوبەرگەکان و وێنەکانی بۆ مەبەستەش میوانداری ژوان ئەبوبەکرمان کردووە مامۆستای لە زانکۆی سلێمانی مامۆستای وێنەکێشان مامۆستاگیان بەخێر بێ بەیانیت باش زۆر سپاس بەنی ئێوەبانی بینەران باش سپاس دەکەم دیزاینی جلوبەرگەکان جیاوازم بۆ خۆم یەکەم زۆر سپاس دەکەم دیزاینێکی جوانە ینی ئەوەی کە ئێستا بەدەست بنەوەی من جارم شێوازە بینم و شێوازێکی زۆر جوانە بابزانین چۆن بوو دەسەکرد بەم کارە و فکرەکەت لە چی وێنە بەڵێ وەک فکرا بەڕاستیەوە بگەڕەوەم بۆ ساڵی 2005-2006 لەو ساڵانەیە من خوێنکار بووم لە کۆلێژی هونەر دەرسێکمان هەبوو بەناوی گرافیکەوە مامۆستای اسماعیل خیات کە بەڕاستی ڕێز خۆشەویستیم هەیە لێرەوە بۆی ڕۆژێکان لە دەرسەکە پانتۆڵێکم لە پیا بوو بۆیە خاوی بوو ئەوی ڕاستی بێت وتم مامۆستا چی بکەم لە پانتۆڵەکەم وتی دەرسی داهاتوو بێنەرەوە تابلۆیەکی لەسەر کێشین طبعا ئەو مامۆستا بە ڕێزە یعنی ئیشی لەسەر زۆر تەکنیک کردووە ئیشی لەسەر بەرد کردووە ئیشی لەسەر تەختە ئیش لە زۆر ماتریال ئەهێنێ بەکاری هێنێ ئەترەوە بوو ئەو پانتۆڵەمان کە نەخشان بە تابلۆیەک حەزێک یعنی زۆر حەز و خولیام چوو بۆ بابەتە هاتمەوە بۆ ماڵەوە خۆم تیشێرتم هەبوو تیشێرتەکەم بە هەمان شێوان نەخشاند هەل لەو دەرسەیە چەندها قماشم هێنا تەبعەم کرد بە گرافیکی تەبعەم کرد وێنم لەسەر ئەکێشا ئەتوانم بڵێم بیرۆکەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوە بەس وەکو خەون کە خەونێک بۆم دروست بوو بۆ ئەم بابەتە ئەوی ڕاستی بێ من بۆ خوێندنی ماستەر کە ڕۆژمە فەڕەنسا لە فەڕەنسا چانسێکی ئەومان هەبوو کە کارتێکمان هەبوو ئەمان توانی لە ڕێی ئەو کارتەوە بڕۆینە ناو فاشیۆنەکان بچینە فری بڕۆین بۆ ناو مۆزەخانەکان لەگەڵ ئەوە من لە چانسیۆم هەبوو لە شاری پرۆڤانس کەیەکە لە شارە زۆر جوانەکانی فەڕەنسا لەو شارە تەنیشتی نیسا کە زۆربەی لە ئەکتەر و ناودارەکان بێلیان هەبوو کە دابەزینە ناو بازارەکە من زۆر کاریگەر بووم بەجلەکانیان بەڕاستی ستایلیان زۆر جوان بوو یعنی زۆر چوە ناومەوە کاچمە ناو فاشۆنەکان بۆ من تازە بوو ئەو شتانە باشە مامۆستاگیان ئاماژە بەوەدا کە سەرەتای سەرەڵدانی دەگەڕێتەوە بۆکەی دەمانەوێت بزانین کەی و بە پراکتیکی بە شێوەیەکی تەواو چوتە نێوەم ئیشەوە یەکەم نمایشی خۆت کەی لەم ئیشا کرد زۆر باشە من وەک پراکتیک ئەوەی ڕاستی بێگەڕ بە 2020 من کچەکەم لە دایک بوو ڕۆژێکیان لە ماڵی خەسوم مەکینی هەیە و خۆی خیاتە ڕێز خۆشەویستیم هەیە چاوی ماچەکەم کە وەکو دایکی خۆشەویستم وایە مەکینێکی وتی کچم تۆ مناڵەت هەیە بۆن چی نایبێ ئەو مەکینەیە ئیشت پێی ئەبێت ئەتی کە من مەکینەکەم هێنایە ماڵەوە لەو کاتەشا من ئیجازەی دایکاتی وەرگرت بووە سەرکەشم سەفەری کردبوو بۆ بەریتانیا خۆتان ئەزانم بەهۆی کۆرۆناوە کە نەمان ئەتوانین زۆر هاتوچۆ بکەین ئەتر من کاتێکی زۆرم هەبوو یەکسەر دەسم کرد بۆی کە چی بکەم شانسیۆم هەبوو کە من دوکانێک لەلامان هەبوو قماشی ئەفرۆشت و جار بەجار ئەی کردووە کە قماشەکانم هێنا دەسم کرد بۆی کە جلی بدونم بۆ کچەکەم بەڕاستی شتی زۆر جوانم بۆ دووری کە هەمووی نەکانش لەسەر ئەنتەرنێتەوە فێر بووم چەند دەوراتێکم سێرکی لەسەر ئەنتەرنێت بەس ئەم بینی کە بە شوێکی زۆر خێرا فێرە بم کاتە سەرەتا لە دوورینەوە دەست کرد و دواتر دەست بە نەخشاندن کرد باش ئەوەی کە دەستم کرد بە دوورین و سێرەکەم بە شوێکی زۆر خێرا ئەتوام ئەم جلانە بدورم بیرم لەوە کردەوە من کە من ماوەیەکی ئەزمموی هونەریم هەیە چۆن بتوانم لەگەڵ ئەم ئیشانەیە دەمجیکەم لە ڕاستیە ئەوەی ینی ئەوی ڕاستی بێت تا ئێستا من هونەرەکەم نەبووە بە نسبەیەکی وا نەبوو بە پاڵپشتێکی دارایی بووم حەزم کرد ئەو هونەرە بهێنم لەگەڵ بزنسدا تێکەڵیکەم یان خاڵێکی ترش کە زۆر گرنگە باسی کەم کە لە ئێستەی ئێمەیە کە کارگە جلوبەرگ کە بەڕاستی نییە هەموو شتەکان لە دەرەوە بۆمانیات کە ئەوە شێکێکە لە لاوازی ژێرخانی ئابووری وڵاتەکەمان بێگومان بەس ینی ئەم بەرگسازیە کاتی زۆر هەوێ بەڵێ ئەم کاتە ینی چۆن دابش کردووە لەگەڵەوەی خۆت مامۆسای زانکۆی چۆن ئەو کاتە و دابش کردووە بە چەندێک دانێک لەمانە دروستەکەی ینی دیزاینەکانیان هەر دانەیەک دیزاینێکی جیاوازی هەیە ئەم دیزاینانە بێگومان زادەی فکر و بیرکردنەوەی بەردەوام و بینی چەندیمەنێکی جیاوازە هەموومانە کاتیان پێویستە بە چەند کاتەمانە دروستەکەی ئەوەی ڕاستی بێت من سەرەتا یعنی وەک هونەرمەندێک و دیزاینەرێک کە من کاریگەر ئەبم بە شتێک یانگەر نمونەیەک بێنمەوە ئەم ئازیەم زیاتر کاریگەر بووم بە جیهانی دەریا ئەوشتانی ئەو شتە سەر سوڕێنانی کە لە ناو دەریایە هەیە یاخود جارە گوێ لە مۆسیقایەکە گرم یعنی فکرێکم بۆیە کە من چۆن بتوانم ئازیە دروست بکەم کە کاتێک فکرەکەم بۆیەت
دای ئەڕێژم بە سکێچاتی بۆ ئەەکەم پاشان سکێچاتەکان ئەەکەم بە قاڵبوو کە لە ئێستا لە فێربوو نام هێشتانی هێشتا بەڕاستی لە فێربوون باباز لە جیاوازیەکی ئەم دوو ئیشە بکەین تۆ پێشووتر تەنها لەگەڵ سڵچە و کانڤاس و ئەوانە مامەڵە کردووە بەڵام ئێستا لەگەڵ جلوبەرگا لەگەڵ قماشە مامەڵاکەی جیاوازی نێوانم دوانە چییە قورس نییە؟ بەڕاستی وەک قورسی من قورسێکی تا نابینم بگرە خۆشترێکە چونکە تابلۆ پێویستی بە ئامادەکردن و تەحزیرکردنەوەێت بەڵام قورسێکی لەوە لەناو کاتامەش پێویستی بە ئامادەکردن و دوورین بڕین ئەوە هیچ چونکە حەزم لێتی من لە مناڵی و ئارەزوم ئەوەیە حەزم کرد باس لەوە بکەم لە مناڵی و دایمەنجن بۆ بووکەکانم دووریەوە دایکم خۆی خیاتی زانیەوە بەس نی هێشتووە ینی ئیش لەو بوارە بکەم هەمیشە حەزی کردووە تەرکیز کەمە سەر ئەوەی کە خوێندنەکەم و لە داهاتووە بم بە شتێکی بەرز من پێم خۆشە کێک لەمانە تاقیکەوەمە کوڕانێ وایە پێم خۆشە کێک لەمانە مش پێ خۆشحاڵە و تاقیکەمەوە با بزانن چۆنە لە بەرمانجا من با هەستم بێمە ئێرامە دانێم چاکەتەکە لابم و مایکەکەوێ ڕێکەکەم دەگوە باشە مامۆساگیان ئەوەکو دەبینین کە ئەمانە لێرن هەرێکە و ستایلێکە هەرێکە و جۆرێکە هەرێکە و فیگەرێکی لەسرە بەڵام ئەوەی زیاتر سەرنجی منی ڕاکێشە ئەو عەزەیە بوو ئایا ئەو عەزەیە چیرۆکێکی لە پشتەوە هەیە؟ بەڕاستی وەکو چیرۆک خۆی من سکێچەکەی گەڕە لە کاتی خوێنکار بووم ئەو سکێچانم کردووە کە لە ئێستا هەم بەکاری هەنەوە بەس بە شێوازێکی تر وەکو ئەم شکڵە ئەگەر سێرێکی بکەیت شکلی کەسایەتیەکە لەگەڵ قازێکە من لە ناوەکانە چیرۆکم خوێندەوە لە سەر یۆنانە کۆنەکان کە بەڕاستی ناوەکانم زۆر لەبیر نەماوە ڤینۆس لە ناو بەحرێکە مەلا ئەکات خواوەندی یەکی لە خواوەندەکان عاشقی بێت لەسەرەوە جوانی ڤینۆس بەڵێ بەسێکی لە خواوەندەکان عاشقی ئەبێت ئەوەیە خۆیەکە بە قاز شێوی قازێک و ئەچێت بۆ لای ئەتر ئەمش کایکات و باوەش لێو خۆشەویستی دروست ئەبێت ئەوە تەسیر من ڕاتەگرم لەبەرم کردووە جا نازانم پێتان چۆنەوە بە بینەرانیش بیبینن من تۆزێک پێم وایە جوانە خۆم مرتاحمتیایە و جوانەی بینم پێویستم باوێنەکە بێ بۆ خۆم بینم بەڵام لە پریڤیوەکە شاشەکە خۆمە بینم هەستەکەم جوانە و مرتاحشمتیای پێم خۆشم دابنیشم درێژە بەرنامەکە بەم ڕێنواست تۆ دەرفەتیوە نەبوو لە بەریکەی بەڵام من لەبەرم کرد باشە خاڵک چۆن ینی ئەگەر بیاوێ پێی خۆش بێت چۆن بتوانێت داوای ئەمە بکە ینی ئەگەر هاتوو خۆی حەزی بۆ نە بە دیزاینێ وتی ئەم دیزاینە بۆ دروستکە ئەمەی بۆ کەیتیان دیزاینەکانی خۆ جیاوازە بۆی کە لە جلوبەرێکی تری جیا بکەیتەوە بەتەکی جیاوازە بەڕاستی لە ئێستا من وەک کارێکی هونەری ئیشەکەم بەڵام لە پیلان مایە چکەوە خەونی منە کە من لە داهاتووە بیکەمە براندێک و بیکەمە بازارەوە بەس خۆی بڕان ئەگە باز لە بڕان کەیت ینی بە شەو ڕۆژێ ناتوان بکەی بە بڕاند پێویستی بە هیلاکیەکی پێویستی بە هیلاکیەکی زۆر قورسە بڕاند پێویستی بە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بڕاند بەڕێی من پێویستە وەکو دارێک وا بێت کە ڕێگیدا کوتی بێت و بەڵێ لقەکانی بە شێوازێ بێ هەچی بکاتە بازارەوە لای خەڵک مەقبول بێت جا بڕاندش پشت بە کێ بەستێت طبعا بە فاشیۆنیش کە گروپێک بە ناوی فاشۆن فۆرکاستەر کە ئەمانن بڕیار ئێن چ ڕەنێک بخەنە بازار چ ڕەنێک ئەم وەرزە کە مۆدە ئەوان ئیش لەسەر چی ئەەکەن کە بتوان ئەو شە بکەم بە بڕاند ئەوش دەڕی چیەوە کە کاریگەری ئەخەنە سەر فلیمەکان لەسەر ئەکتەرەکان لەسەر مجلەکان لەڕێی بۆ نمونە پێشکەشکارێکەوە ئەکتەرێکەوە کە لەبەری ئەکا گۆرانی بێشێکەوە کەسێکی ناودار کە دەرئەکەوێ بۆ جلانەوە ئەیکا بە مۆد و ئەیکاتە ناو بازارەوە پاشەوە باشە مامۆساگیان ئەگەر کەسێک بیاوێت یاخود حەزی لەم جلوبەرگانە بێ ئایا تۆ شوێنێکی دیاریکراوە هەیە کە لێودای باوکایە خود لە ڕێگای ئۆنلاینەوە ببوورە من نووسم باس لەوە بکەم ئەوم لێوە هێنا کە باس لە بڕان دەکەین کە ئەوە زۆر لە ئێستا بوو من ئاسان نییە بەڵام لە پیلان مایە ئەوی ڕاستی بێ من ئیشەکەم لە ئێستا وەکو کارێکی هونەریە یەکی لەو کیشانەی کە لە ئێستا هاتوتە ڕێگەم قماشە کە من قماشی ئەو کوالێتە باشە دەست ناکەوێت کە من بتوانم لێ ڕازی بووم بێم بە مشتری لێ ڕازی بێت پاشان ئەو مادایان کە لێرەن بەڕاستی بە پێویست زۆر باش نییە ئەو کێشێن بۆ دروست بووە بۆیە ناتوانم یعنی لە ئێستا بیکەمە بازاڕەوانێ زۆر باشم ئەم قماشانەی بەکارێنی بۆی ئەم نەخشانێکی تایە کێشی ڕەنگەکان جیاوازن و قماشەکان جیاوازە بۆ هەر بەرگێک بۆ هەر جلێک یان ئەکرێت کەسەکە خۆی بێت بڵێ من حەزەکەم لەم بەسەرم قماشە بێن قماشیان نبێت ئەوەی ڕاستی بە چونکە من ئیشەکەم هونەریە ئەتوانم یعنی
ڕێی ئەو کەسە وەرگرم وەک ئەوەی کە بیوێ من درێسێکی یان دەستکمەوەی ئەم چ مۆدلەت یان بەهێنێکی مۆدلات بەڵام وەکو ڕنگ وەکو شێوازی بڕین ئەو خۆمکە اختیارەکەم مامۆستا شتێکی کە ئەوەی کە من لێرای بینم زیاتر قماشی خامە بینم ئایا تەنها قماشی خام گونجاو بووە نەکێشان یاخود دەتوانین قماشی کێش بەکاربێنی لە ڕاستیە ئەوش بۆ من پرسیارە من سپاسی و پرسیارەتەکەم چکە من زۆر چمەتە بازار گەڕام ئەنوع قماشم بەکارهێناوە ئەو بۆیەت لەسەری بڵاو ئەبێتەوە ئەو بۆی کە هەمانە زۆر باش نییە کە من خۆشم لەم خامە ڕازی نیم بەڵام يعني بتأكيد لدهاتوا بلان ما كبروا ما دروا موادي باش بينا بوي شكل اي جوري او بوي كبكاري هني هر بويك باكريليك بير بويك بيتواني بكاري بيني يا تايبه بقماش تايبه بقماش اقدر سيلي بي بوي قماش يعني وكو قماش اكريلي اكال زور نرمه يعني حسب قماش اكيد بس بوي اكريليك كتايبه ب تابلو او لو تسمكي كيباتي او تايبه بتابلو يعني تواني بي شويت ئاوی بەرکەوێت ئەم ئەشۆری و تێک ناچێت بەشتن ڕێگەی کاڵ نابێت هیچی لێ نایێت یعنی ئێستا محەممەد دەتوانێت بە ئاسایی ماوڵی لەگەڵا بکە پیسیش بێتوانێت بیشوە بەڵێ ینی لە ڕووی ڕەنگەوە ڕەنگی شتی بەڵێ بەڵام من تەنها ڕازی نیم لە کوالەتی قماشەکە لە بەرەوەی کە زوو ئەدڕێت خام خۆدا نەزانن هەمووی لۆکەیە بۆ ماوەکی زۆر نامێتەوە بارانش بۆ بڕۆ دەرەوە هیچی لێ نایێت هیچ کێشەیەک مناگەڕێت ئەم خامەشم بەکار هێناوە بەڕاستی مازی خۆم ئەم خامە هەستەکەم یعنی کوالەتی باشترێکە کەمە تازە من دەسم کەوت لەم ساڵە ئیش لەسەر پرۆژەیەکەکەم لەسەر ئەم خامە باشم پرسیارێک بکەم پیشەکەی خۆت وەکو مامۆستا یان ئەم بوارە ینی کامیان هەڵە بژێری هەرچەنە تۆ هەردووکیانە سوودەگەێنی بەڵام بۆ خۆت حەز زیاتر لە کامیان حەزەکانی خۆتە بینیتەوە وەک خودی خۆم حەزم لە هەردووکێتی لە مناڵیشەوە حەزم لێ بووە يعني براستي أقبل مليك شو زور نزيكن يعني چونك من دسكي هنري مهيا دسكي هي مهيا زور بخيراي توانم فيري دورين برين بم بۆیە بەڕاستی حەزم لە هەردووکێتی مامۆستا من لەوە ئەو پرسیارم بۆ هات لە هونەری وێنەکێشانە زیاتر مامەڵە لەگەڵ کاغەز و قەڵەم و کانڤاس و شتانە دەکەی هەنێک کات لە هونەرا هەڵەشکەی ئاساییە ئەتوانی چارەسەری بکەی توانی بیسڕیتەوە ئەنی چارەسەرەکرێ بەڵام لە قماشا چی تۆ بێ بەوریایەوە ئەو ڕەنگانە دانێ هەڵەیەکە کرێت توانی چارەسەرکیانە بێ ڕاستی خۆفڕێبی بەڕاستی چونکە من باگراوندێکی یعنی زۆر دوور و درێژ هنەریم هەیە زۆر بەکەمی هەڵا ئەەکەم ئەگەر هات و ڕەنگێکشم بێن نەبوو توان بە ڕەنگێکی کە دایپۆشم ڕەنگێکم بەدڵ نەبوو کەدامنا دەتوان بە ڕەنگی کە دایپۆشم یعنی توان ئیشی کیت یا بکەم ئەگەر مەساحم هەبێت زۆر باشە خەڵک کەسە هونەریەکان چۆن لەم ینی کارانی تۆ ڕوانن لە هیچ پێشنگایەک لە هیچ شوێنێکەمانە ماویش کردووە بەڵێ عەرزەیم کرد لە کۆلێژی هونەر و جوانەکان بەڕاستی خوێندکارەکان زۆر ینی ڕەتدان هێنیان هەبوو بۆی باشە خوێندکاران داوای ئەویان نەکرد کە ئەوەش بەڵێ من پێجێکم هەیە لە ئینستاگرام یان زۆر کەسێک کە پێویستیم پێوەکە حەزەکە بیکڕێ دەتوانین لێرە شۆناوی ئەو پێیجە بڵێ هەر بەنەی خۆمەوە ژوان بەڵام ئاخیرەکەی سێئێنە لەو پێجیا داوام لێ ئەەکەن بس براسي تاسن متوان دل يعني ناتوانم بخما بازار چکە رازی نیم لە کوالەتی حەزناکەم مش لا حەزەکەم کەشتێکم کردە ناو بازارەوە یان بە کوالەتێک و بەهینێکی وا دابنێم کە سەرکەوتوو بمتیایە دوور لە کاری بازاڕی خوێندکاران داوای ئەویان نەکرد کە ئەم وانێژ لە پاڵوانەکانی کە ببێ بەوانەیەک بۆ ئەوان بەڕاستی نەزانم وەکو خوێندکاران بەس ئەوەی ڕاستی بێ بۆ وڵاتی ئێمە زۆر گرنگە چکە ئێمە هیچ کارگەیەکی بەرگدوریمان نییە کە ئەمەش هەموو شتێکمان کە لە دەرەوە بۆیەت خۆمان هیچ بەرهەمێکمان نییە و کە لە ئێستا جیلێکی زۆر هەیە بێکارە و پێویستی بە ئیشە یعنی ئەگەر بێت و لقێک یاخود کۆلێژێکی تایبەت بە دیزایان بکرێتەوانە من تەسەوڕەکەم زۆرێک لە گەنجان ڕووی تێکەن لەبەرەوەی کە دڵنیان لەوەی کە لێوە تەخەڵوجەکەن ئیشێکان دەست ئەکەوێت یا بن بە خاوەن بزنسەکان بۆ هیچ کەسێک هیچ کەسایەتێکی ناوداری دەوڵەمەندیان کەسێک بازرگانی بزنسمارێک عرض کردووە بڵێ من ئەم شێوازی جلوبەرگەم هەیە ئەمەش پێیجەکەم بۆ خەڵک زۆری حەزدێ و خەڵک حەزی داواکاریەکات هاوکاریەکە بکات بۆی کە بتوانی جلەکان هەم کوالەتی باشتر بکەی هەم ڕەنگەکانی باشتر بکەی هەمەوەی کە
زیاتر بەناو خەڵکا بڵاو بێتەوە وسولێکی مادی هەم بە خۆت و هەم بە کۆمەڵێک گەنجی بەکاریش بگەێنێ. ڕاستە من ئەوەی ڕاستی بێت چەند هاوڕێی هاوسەرەکەم هەیە کە لە بەریتانیاس بینیوانە ئیشانە زۆریان بەدڵ بۆ زۆر حەزیان کردووە کە بچم لەوەیە یعنی ئیش بکەم. بەس ئەوەی ڕاستی بێتە ئەسە خۆم ینی خۆم ڕازی نیم حەزەکەم بگە بە مەرحەلەیەکی زۆر ئەوەی کە خۆم قەنەعەتی پێکەم ئەنجا پیلانێدا ڕێژم بۆ ئەو خەونەی کام و ئیشی لەسەرکەم. زۆر باشە با من هەست بەسەر پێ ینی دیزاینەکە هەر پێشەوە نییە ئەگە کرێنەکە لەگەڵ دیزاینەکە هەر پێشەوە نیە بەڵکو دواشەوەیە من پێم خۆشە عکس بمەوە هەمووی ببینن لە دواوە لەم لاولاوە لە پێشەوە دیزاینەکە بەو شێوازە جلوبەرگەکە بەرگەکە بەم شێوازە دیزاین کراوە بەم شێوازەیە ینی شتەکەی پێم خۆشە شتەکەی زیاتر ببینن کە نەخشێکی زیاتری لەسرە پشتەوە و پێشەوەش بە هەمان شێوە نەخشە سیازێکی باشی تیاکراوە و ڕەنگەکان زۆر بەڕوونیتیانە دەرەکەوێ و بۆ لە بەرکردنیش خۆشە ئیزعاج ناکات بێزار ناکات و زۆر ینی بۆ شتنیش گرفتی نییە بۆیە ئەم بۆ لە بەرکردن جوانە ئەم لە ناوی ینی مرتاحی و جوانیشە مامۆستا کاری داهاتوو چێ بێ بە ئەوە بزانین کاری داهاتووم لە ئێستا ئیش لەسەر پرۆژەیەکەم ئەمێک لە یەکێک لەو جلانەکە لە بەرم کردووە دوو پرۆژەم بەدەستەوەیە ئەویکیان حەزەکەم کە تاوام کردواسی لەسەر بکەم کە ئیش لەسەر کەلتوری کوردی خۆمانەکەم بە هیوادارم کە ئەو پرۆژێم تاو بوو ئەو عەرزی بکەم بەڵام حەزم کە خاڵێک لێرە باسکەم کە باس لە مۆد بکەم یعنی من یەکی لەو شتانەشی کە بۆ من گرنگ بوو کە دەسم کرد بەم ئیشە کە لە ئێستا ئەوەی ڕاستی بێ شتێک نیە بەناوی مۆدەوە ئەتوانین لە 60 شتەکانە مۆد لەبەرەوەی لەسەر هێڵێک ڕۆشتون شتێکی گرنگ بووە ئەو جلانێکە مۆد بوو هەمووی لەبەری کردوێتەوە بەس ئێستا بە هۆی ئەوەی کە جیهان بە ڕووی یەکا کراوەتەوە کە تۆ ئەتوان لە ڕێ سەرچێکە ئەو هەموو مۆدلاتانەی کە هەیە ئەو هەموو ئیشەی کە کراوە کەسەکان زیاتر هەوڵ ئەیان بە شوێن جلێکا بگەڕێن کە کەسایەتی و شخصەتی خوانی پێدەرخەن یعنی ببێ بە ستایلێک و تۆ لە ڕێی ئەو جلەوە بناسریتەوە بۆ من زۆر ئیش لەسەرواکەم ستایل و حەزی کەسەکان جیاوازە بۆ دیزاین و نەخشەکان ئایا تا ئێستا داوای ئەوە کراوە کە ستایلێکی جیاواز تاقی بکەیتەوە یعنی تایبەت بێ بە کەسێک نەخێر وەکو داواکردن چونکە من تازەیە ئیشەکان مشتا تەسەوڕ ناکەم زۆر بینرابێت بەڵێ زۆر باشە سوپاس بۆ خاتوو ژوان کە ئەمڕۆ لەگەڵمان بووی مامۆستای زانکۆ دیزاینەر خۆشحاڵ بن بڕۆ خۆشحاڵت کردین بەرگێکی جیاواز جیاواز بە بەرنامەکەمانی بەڕێستا سپاس مامۆستاگیان سپاس بۆ ئامادەبوون بەرنامەیەکی تایبەت پێشکەش زۆر سپاسدانەکەم بەڵێ بەرنامەی ئەمڕۆمان بە کۆتاگەشت تا سبەینێ بە یەکەگەینەوە کاتێکی خۆشتانە بێ و واتان لەگەڵ شاد